یا ڕەبی خوای مزگەنی بەهەشتمان پێ بدە. خوای یانی من ڕوڕەش و شەرمەزار و تاوانباری داوای بەهەشت لە تۆکەین. تۆ سەخیت دەوڵەمەندی، ئێمە شەرمەزار و ڕوڕەشین. خوایەکە خوایە لە کاتی مردنمانە ڕەحمان پێ بکە. خوای لەو زەلیلی و داماوێدا ڕەحمان پێ بکە. خوایەکە خوایەکە مردنمان لەسەر ئاسان کە ڕۆح دەرچوونمان لەسەر ئاسان کە ئەو ڕۆح دەرچوونەی کە نەمان بینیوە خوای بۆمان ئاسان کە یا ڕەب العالەمین. ئیمان ابن عوسەیمین باشە ئێمە نەمان بیست خۆ لە ساڵحی خانوت هەبێ کۆ نەمان بیست لە خانوت هەبێ دیقە بەسەر گەنجەکان گوێ بگرن. صباحا ومساء